ئەمە لێرەم بەرهەمەگەر بەخێر بن مامۆستا فەرمان. ئامادە بۆ سڵاوتان لێبێت. بەخێر بن سەرەتا. ئەمە گفتوگۆی ژمارە 3 ئۆنلاینە لە ژێر ناونیشانی دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوت و کاریگەری لەسەر دۆخی دارایی هەرێمە بۆ بەڕێز بە میوانداری بەڕێز ڕۆژنامەنووس فەرمان ڕەشاد. لە میتینگی سەرەتا 40 خولەک دەدەین بە کاک فەرمان بۆ قسەکردن کە بەهۆی نەبوونی ڕووناچی لە ڤیدیۆکەی کەمە کاتمان ڕۆیی. لە میتینگی دواتر یان لە ڕێگەی چاتەوە کە بەشی چاتی هەیە لە میتینگەکە ئەتوانن پرسیار و ڕاوسەرنجەکانتان لۆ ئێمە بنێرن لەوەی کاک فەرمان وەڵامتان بداتەوە. هاوکات بۆ ئاگاداریتان بە شێوەی ڕاستەوخۆ لە چەناڵی یوتیوبی ستاندەر ئەم میتینگە دەگوازرێتەوە و دەتوانن دواتریش سەردانی بکەنەوە بۆ ئەوەی بیبیننەوە و لە یوتیوبی ستاندەر هەموو بەرهەمەکانی ستاندەر کە ستاندەر خاوەندارێتیانەکە و بەرهەم دەهێنی لەوێ ئەتوانن بیبین و سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن. فەرموو کاک فەرمان. بەڵێ سڵاوتان لەبێت ئەو کاتتان باش بەڕێزان، زۆر خۆشحاڵم کە لەو دیدارە بە شێوەی ئۆنلاین گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت و کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکان. بەڕێزان پێم خۆشە لە دەستپێکدا هەندێک باگراون لەسەر کێشەی نەوتی هەرێمی کوردستان و مەسەلەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و ڕاگررتنەکەی تۆزێک بگەڕێنەوە سەرێ بۆی کەەوە یارمەتیماندا باشتر باسی ئێستا بکەین. وەگەوە دەزان لە دوای 2007ەوە کە یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان دەرچوو، حکوومەتی هەرێم دەستی کرد بە کۆمەڵێک گرێبەست و دواتر لە ساڵی 2013 ئابووری سربەخۆ ڕاگەیاندرا کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیان تاگلایەنە نەفتی دەفرۆشێەوە داهاتی خۆی دابین دەکات و پێویستی بە بەغدا نامێنێت. دیارە ئەم هەنگاوە ناڕەزایەتی بەغدای بڵێن بەدوا هات و خۆتانزانەوە لەو ماوەی 10 ساڵی ڕابردوو ئەو کێشەیە بەردەوام بووە. لە ساڵی 2013ەوە حکوومەتی عێراق دوو سکاڵای تۆمارکردیەکیان لە دادگای پاریس بوو دژی تورکیا کە نەوتی بڵێن هەرێمی کوردستانی دەگواستەوە کە بەجێرەی اتفاقی نێوانیان لە ساڵی 1970 حکوومەتی بڵێن تورکیا ئەو مافەی نەبوو و سکاڵای دووەم دژی وەزارەتی نەوت بوو یاسای نەوت و غاز کە لە دادگای فیدرالی ناوخۆی عێراق تۆمارکرا و ئەم دوو سکاڵایە لە 2023 گلاکرانەوە تا دوای 10 ساڵ. خۆشتان نەتیجەکەتان بینی کە لە سەرنجام لە 25 سێی ساڵی 2023 نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرە و چیتر حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی نەوت بفرۆشت. ئەو دواتر لە 8/4 2023 ڕێکەوتنەکرا نێوان هەرێم بەغدا کە دووبارە نەوت لە ژێر بڵێن سۆمۆ لە ژێر دەسەڵاتی سۆمۆ بفرۆشرێتەوە کە بەجێرە یاسای بودجەی 23/4/25 دەبوو حکوومەتی هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بداتە سۆمۆ، بەڵام ئەویش جێبەجێ نەکرا. دیارەمە قۆناغی پێشتری هەبوو کە حکوومەتی هەرێم سەرەتا داوای 90,000 کرد، هەرێم پابەندە بوو، دواتر گەیشتە 250-300 و ئاخیریش لە 400,000 بە ناچاری حکوومەتی هەرێم بۆی ڕاوەستانی هەناردەی نەوت ڕازی بوو. چەند خاڵەکەی کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم. دیارێمە دەزانین کە ئەگەر سەیری راپۆرتی 2022 بکەین کە دیلۆی دەری کردووە لەسەر فرۆشتنی نەوتی کوردستان، دواتر ئەوە گرنگە لە بەرەوەی باسی ئێستا دەکەین. بە جێرەی راپۆرتی دیلۆیت بۆ ساڵی 2022 هاتە ئەو ساڵی پێش دوای نەوتی کوردستان ڕاوەستی، خۆتانزان گوتمان لە 23 ڕاوەستە لە مانجی سێ. لە ساڵی 2022 ڕۆژانە هەرێمی کوردستان 436,000 بەرمیل نەوتی بەرهەم دێنا و بە شێوەی بە معادلی بە 65 دۆلاری فرۆشتووە و کات ینی نرخی نەوت سەروی 80 دۆلار بوو، ینی هەندێک حاڵەت گەیشتە 90 دۆلار، ژواتە بە معادلی حکوومەتی هەرێمی کوردستان 15 تا 18 دۆلار هەرزانتر لە نرخی برێن دەیفرۆشت. واتە لە کۆی ساڵی 2022 کۆی داهاتمان 12 میلیارد و 422 میلیۆن دۆلار بوو و لەو بڕەش تەنها 5 میلیارد و 709 میلیۆن دۆلاری بۆ هەرێمی کوردستان گەڕاوەتەوە تا کەمتر لە نیوە.
نەوتی کوردستان وەک دەزان ئێمە دوو کێشەمانە بوو. یەکەمیان ئەوە بوو کە بەردەوام 15 تا 18 ینی هەندە حاڵەت 12 بوو 15 بوو، لە هەندێک حاڵەتش گەیشتووە تا 18 کەمتر لە نرخی برێن دەیفرۆشت و دواتر بەهۆی زۆری عەقدەکان جارێکتر برنگ هەرێمی کوردستان زەرەری دەکرد لە بەرەوەی نیوە بە نیوە بووە، دواتە نیوەی قازانجی هەرێمی کوردستان بەشێکی بۆ کۆمپانیەکان بەشێکی بۆ بۆرینە و دەڕۆیشت. واتە لە هەرێمی کوردستان وەک باسمان کرد 5 ملیار و 790 میلیۆن دلاری کەوەیەکێک بووە لە ساڵە زۆر باشەکان ئەوەندە بووە. ئێمە ئەو کات بۆ دابینکردنی بڵێن موچە لە پاڵ ئەوە 5 ملیار دیناری کەشما هەبوو کەمە داهاتی نزیک 5 تریلیۆن دینار کە بڵێن ئەوە داهاتی نانەوتی بۆ هەرێمی کوردستان دابین دەکرواتە. ئەگەر بە کۆی حساب بکەین تقریبان ئەگەر بەڕێک و پێچ تەبان کۆکرابە ساڵانە هەرێمی کوردستان سەرووی 12 تریلیۆن دینار داهاتیە بوو هەم بە نەوتی و بە نانەوتی، واتە بە فرۆشتنی 400 و زیاتر لە 436,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. ئەمە وای کردبوو کارێن کوردستانەوە دەزانن کە ئەوە 2022 دۆخی فرۆشتنی نەوت باشتر بوو، ساڵانی پێشتر هەر زۆر بە کەمتر دەفرۆشرانی داهاتی نەوت تقریبان 350 میلیۆن دلارێک دەبوو. ئێستا بەپێ ئەو ڕێکەوتنەی کە کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەستی سۆمۆ بکات، بەپێ ئەو ڕێکەوتنە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت، ئەگەر چی بەخۆی لە یاسای نەوت و غاز باز لە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژان دەکات، بەڵام حکوومەتی عێراق لەبەرەوەی خۆی پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان بەڕێزان دەبێت تۆزێک لەسەرەوە بوەستین. عێراق ئێستاکە ڕۆژانە 3 ملیۆن و 300,000 بەرمیل نەوت دەفرۆشی لە ڕێی بڵین بۆریەوە هەناردەی بازاری جیهانی دەکات، خۆی مافی 3 ملیۆن و 500,000 بەڵام ئۆپێک لەبەرەوەی هەرێمی کوردستان نەوتی بە قاچاق دەفرۆش. خۆتانزان کە بەپێی داتاکانی کۆمپانیەکان ئێستاش نزیک 300,000 بەرمیل نەوت بە قاچاق بەرهەم دێنرێەوە دەفرۆشرێ، ئۆپێک 200,000 لەسەر عێراق حساب کردیە. بۆیە ئەمە وای کردووە عێراق لە ژێرفشار بێت بۆی کەەوە چارەسەرێک بۆ نەوتی کوردستان بدۆزێتەوە و لە پاڵەوە زەختی کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش هەبوو کە ئەمانە هەموو فاکتەر بوون و زەختی حکوومەتی هەرێم واتە لە کۆتایی دەوای کرد عێراق بچێتە ژێرباری ئەوەی کەەوە خەرجی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان کە بەپێی یاسای بودجە 6 دلار بوو بەرز بکاتەوە بۆ 16 دلار. دیارە مەش بەپێی ڕێککەوتنێکە لە قۆناغی یەکەم بەپێی ئەو ڕێککەوتنە بڵێن کە دەست پێ دەکرێتەوە بە هەناردەی نەوتی کوردستان و کە ئێستا یاسای بودجە لە دوو پەسن کرا، ئێستا چاوەڕێ دەکرێت یاساکە لە ڕۆژنامەی وەقایع بڵاو بکرێتەوە، کە لە ڕۆژنامەی وەقایع بڵاو دەکرێتەوە ئیتر دواتر پرۆسی ینی هەنگاوی دواتر دەست پێ دەکات بۆی بە فەرمی هەناردەی نەوتی کوردستان دەست پێ بکاتەوە. دارە پێشتر دەوترات کە ئەم هەناردەی لە ڕێی بۆڕی کەرکووک جەیهان دەبێت کە بۆڕیە لە کەرکووکەوە دەچێتە سەلاحەدین، دوای دەچێتە مووسڵ، دوایستە فیشخابور و لەوێش دەپەڕێتەوە تورکیا. بەڵام بەپێی زانیاریەکان This holiday season, your Mac is in good hands. بۆیە حکوومەتی عێراق ناچارە دووبارە پشت بە بۆڕی کوردستان بەسێتێتەوە کە مڵکی کۆمپانیای کار و کۆمپانیای ڕۆزنەفتە. ئەمە یەکێک دەبێت لە کێشەکان، چونکە تاوەکو سایز ڕێککەوتنێک نەکراوە. ڕاستە ئەو 16 دلارە بۆ بەرهەمێنانی نەوت بۆ کۆمپانیەکان دیاری کراوە، بەڵام هیچ پارەیەک بۆ گواستنەوەکە تا کوێستا دیار نییە، کە چونکە پێشتر حکوومەت لە ساڵی 2022 حکوومەتی بڵێن هەرێمی کوردستان زیاتر لە 270 میلیۆن دلاری داوەتە کری گواستنەوە، جۆ بەشێکی ناخۆی کوردستان بوو، بەشێکیش لەو دیوەکە کۆمپانیایکی تورکی بووە و بەردەوام بڕی 6 دلاری ینی لە 5 تا 6 دلار دراوەتە کۆمپانیای کار ڕۆزنەفت بۆی نەفتی کوردستان تەنها بگەینە فیشخابور، کە ئەمە ئێستاکە دیارنی ئەمە یەکێکە لە تەحەدیەکان کە دوایەوەکە ئەگەر یاساکەش بچێتە بواری جێبەجێکردن ینی حکوومەتی عێراق چۆن لەگەڵەوان ڕێک دەکەوی لەبەرەوەی حکوومەتی عێراق خۆی کە پێشتر بۆڕیە بۆ هیچ پارێکی نەداوەتە لە ناخۆی عێراق بۆ کری گواستنەوەی نەوت، تەنها لە تورکیای داوە، چونکە لەو دی بەپێی گرێبەستی حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا ئەگەر هەڵەنە دۆلارێکیان 2 دلارە بۆ هەر بەرمیلێک نەوت. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان بە معدەلی لە ساڵی 2022
$11 بۆ بڵین کرێبۆری نەوداوە بە بۆی هەرێمی کوردستان شلەودی ئەوە یەکەکە لە کێشەکان لەبەر ئەوە دەمینێتەوە سەرەوەی کە ئامانە چۆن ڕێک دەکەون و خاڵێکی تریش ئەگەر بۆ باسم کرد ئەگەر لە ینی وەکو تەحەدی دەمینێتەوە ئەوەیە کە کۆمپانیەکان داوای گرێبەستی نوێ دەکەن لەگەڵ حکوومەتی عێراق کە زمانی ئەو کات کە مانگانە بی بە شێوەیە کە حەقدەستی خۆیان دەدرێت کەمەش کێشەیەکە کە ینی دواتر دەبێت چارەسەر بکرێت بەڵام ئەوەی گرینگە یعنی چاوەڕێ دەکرێت ئەگەر یاساکە لە ڕۆژنامەی وقای بڵاو بکرێت و یاسای بودجەی هەموارکرا نێوانی مانگە کە تا 2 مانجی دەوێت تاکو ئەو لایەنە تەکنیکیانە چارەسەر دەبێت مەسلەی گرێبەستەکەی مەسلەی پێکاتنەرە سەر چۆنێتی گواستنەوەی بۆڕینەوتە بۆ ئەوەی کە بەکاربێنرێت بۆ گواستنەوە بەڵام وەک باسم کرد عێراق ئێستا کە خۆی لە کەرکووک نزیکی 300,000 بەرمیل نەوتی هەیە بەڵام ئەو 300,000 بۆ پێویستی ناوخۆ بەکاری دێنێت مەسەلەن دەیداتە بێجی و پاڵاوگەیەکە لە سەلاحەدین و بەشەکی دەنێرێتە بەغدا کە لەوێ دەپالێورێت بۆیە ینی ئەگەر ئەو بۆری یان هەناردە دەست پێ بکاتەوە تەنها نەوتی هەرێمی کوردستان لە بەردەست دەبێت بۆی بفرۆشرێتەوە نەوتی کەرکووک و بۆیەش حکوومەتی عێراق ئەو بەو دوایە ئاگدار بنە و گرێبەستەی کرد لەگەڵ کۆمپانیای بیپی بەریتانی چونکە ئامانجی ئەوەی هەیە تاوەکو 750,000 بەرمیل نەوت ینی بەرهەمی نەوتی کەرکووک بەرز بکاتەوە ئەمە بەشێک دەبێت لەو گرێبەستەی کە کراوە ئەگەر بڵێن گرێبەستەکە وەکو خۆیەوەی کە ئەو ڕێکەوت نەکراوە وەک خۆی جێبەجێ بکرێت ئەو کۆمپانیا دەبێت لە دومانجی یەکەمی دەستپێکردنەوە هەناردە کۆمپانیاکی ڕاوشکاری بکە بەشێک لە ڕێکەوتنی هەرێم وەغدا بێنرێتە هەرێمی کوردستان کە ئەو کۆمپانیایە کێڵگە بە کێڵگەکانی هەرێمی کوردستان بگەڕێت بۆی کەوە ینی چونکە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هێشتا ناکۆکن لەسەر تێچووی بەرهەمێنانی حکوومەتی عێراق دەڵێ من بۆ نمونە معدەلی تێچوو لەوێ $6 بەڵام ئەوەی کوردستان وەک باسمان کرد پێشتر کۆمپانیەکان داوای $24 دەکرستاکە کە لەسەر $16 ڕێککەوتون بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیا دێتن بە دوواداچوون دەکات و سەردانی کێڵگەکان دەکات بۆی کە سعری حەقیقی بخامڵێنێت کە پێویستە بۆ بەرهەمێنانی هەر بەرمیلێک کە بەپێی یانی ئەوەی کە من بە دوواداچوونم لە بۆی کردووە هیچ کۆمپانیا هیچ چێلگەک لە $16 کەمتری تێناچ ینی چێلگایە تا $20 $22 بەرز دەبتەوە کامە دواتر بەپێی ئەو ڕێکەوتنە دەبێت دوایەوەی کۆمپانیەکە راپۆرتی خۆی دەدا دووبارە پێداچوونەوە بکرێت بۆ خەرجی کۆمپانیەکان ئەگەر پێویستی بە زیاتر زیاتر پارە بدرێت بە کۆمپانیەکان ئەگە کەمتر بێت بە پێچوانەوە پارەکە بجێردرێتەوە بەڵام ئەویش پێم وایە زەحمەتە لەبەرەوەی لە یاسای بودجە خەرجیەکە دیاری کرا بۆ هەر بەرمیلێک $16 تازە ئەم ساڵ ناکرێت دەکرێمە بۆ ساڵی داهاتوو بکرێتە بنەما بۆ چارەسەری بەڵام ئەگەر بێت و ئەمە ینی ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ بکرێت ینی چ شتێک لە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا دەگۆڕێت بەڕێزان بەپێی بڕیاری دادگای فدرالی ناردنی موچە پەیوەندیدار نییە بە مەسلەی هەناردەکردنەوەی نەوت وەگەوە دەزان ساڵی ڕابردوو حکوومەت هەرێم 1 بەرمیل نەوتی نەدا بووە سۆم و حکوومەتی عێراق بەڵام مانگانش پارەکە نێردرا پارەی موچە سەرڕاوی کەم کوڕەکان کە بەهۆی کۆمەڵک کێشەی تەکنیکی و دارایی و مەسلەی داهاتی ناوخۆ وەکو پێویست نەدرا بەڵام حکوومەتی عێراق نەناردنی نەوت نەیکردە پاساوەک بۆیکەوە بودجێ هەرێمی کوردستان نەمێت کەواتە کاریگەریەکەی لەسەر کوێ دەبی بەڕێزانە شتێکمانەیە لە قانونی بودجێ عێراق کە پێی دەڵێن بودجەی وەبەرهێنان واتە ئێمە بودجە دوو بەشە ئەوەی تەشغیلی و موچەیە جیایە لەگەڵەوەیکەوە پەیوەندی وەبەرهێنان هەیە بەپێی یاسای بودجە حکوومەتی یانی هەرێمی کوردستان مافی هەیە کە 2.7 تریلیۆن دینار وەربگرێت بۆ بودجەی وەبەرهێنان بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان و بۆ بەرهەمێنانی پرۆژەی نوێ بەڵام لەبەرەوەی بڵێن حکوومەتی هەرێم ساڵی پار و پێراریش پابەند نەبووە بە ناردنی ئەو 400,000 بەرمیل نەوتە کە نەتیجەی سعری جیاوازی هەردوولا ئەو پارەی نەنێردراوە ئەگەر هەرێمی کوردستان ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت ئەو 2.7 کە تقریبەن مانگانە دەکان نزیکی دەتوانین بڵین 300 ملیار دینار
ئەمە بڕێکی زۆر باشە لە بۆی کەەوە پرۆژەکان لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە پرۆژەی نوێژ دروست بکرێت. ینی ئێمە دوای ئەگەر وەکو خۆی ئەو ڕێکەوتنی کە ئێستا هەیە جێبەجێ بکرێت حکومەتی هەرێمی کوردستان ماگانە بەپێی ئەوەی کە هەیە 958 میلیارد دینار بۆ موچە وەردەگرێت. ئەگەر ئەو ڕاگەنرا حکومەت شتان بینی بی بازدەوت دەکات کە دەکرێتە بنەما ئەو پارەیە بۆی کە هەم مانگەکان بۆ شێوەیە لە بەغدا ئەو بڕێدێتن لە بۆ مەسەلەی موچە. لە پاڵ ئەوە ماگانە ئەگەر ینی بە شێوازی خۆی تقریبان دەتوانین بڵێ نزیکی 280 میلیارد دینار تا 300 میلیارد دینار وەک بەشێک لە بودجەی وەبەرهێنان بە پێی یاسای بودجە دێت هەرێمی کوردستان بەرامبەر ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان دەیداتە سۆمۆ. و خاڵێک کەشمانەیە کە ئەویش ئێمە بەپێی داهاتی حکوومەت و وەپێی راپۆرتی حکوومەت 340 میلیارد دینار داهاتی ناوخۆمان هەیە. و ئەگەر ینی ئەو لەو بڕە ئێمە تەنها نیوەی وەرگرینەوە تقریبان دەکا بڵێن 170 میلیارد دیناری کە ینی من ئەو ڕێکەوتنە نەبینیوە کە حکوومەت هەرێمی بەغدا لەسەر ڕێکەوتون ئاتەنا داهاتە فیدرالیەکانە چونکە گەروابی تقریبان دەکا 80 میلیارد دینار واتە هێشتان نزیکی 200 میلیارد دینار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە بڕەکەن ینی لەبەرەوەی ڕێکەوتنەکە بڵاو نەکراتەوە نازان. بەڵام ئەگەر سەیری ئەو ڕقەمانە بکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەغدا ماگانە ئەو بڕێ لە بۆ دەنێرێت کە بۆ موچەیە کەەوە گوتمان لە دەروەوەی ئەو بابەتی نەوتە بەپێی یاسای بەپێی بڕیاری دادگای فیدرالی ئەوی تر دەمێنێتەوە نزیکی 300 میلیارد دینار لەو بودجەیەوە بەرهێنان و بەلای کەمیش حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆی دەتوانی 170 بەلای کەمی بجێرتەوە گە زیاتریش نەبیتن. واتە ئەمە بڕێکی زۆر زۆر باشە کە دەکات تقریبان 470 میلیارد دینار بەڵێ میلیارد دینار کە ئەمە ماگانە بەشی دەستپێکردنەوەی پرۆژەکان بێزگە لە خەرجە تەشغیلەکان دەکات کە ئەگەر وە خۆی جێبەجێ بکرێت. بۆیە دەستپێکردنەوەی نەوت لە قۆناغی ئێستای هەرێمی کوردستان بۆ ئێمە زۆر زۆر پێویستە کە وا دەکات هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر بژانەوەی بەخۆبینی و خاڵشتر زۆر زۆر گرنگەوەیە کە فرۆشتنی نەوتی قاچاقیش نامێنێت وە گوتمەوە بڵێن تێبینیەکی کۆمپانیای بڵێن ئەو ئۆپیک بووە لەسەر عێراقا بەردەوام فرۆشتنی قاچاقی نەوتی کوردستان کێشەی دروست کردە بۆ ئەوان. بۆیە بەما ئەو خۆتان زانام چێڵگەنا ئەو پاڵاگەنە سایانش کە لە هەولێر و لە شارەکان دیکان سود لەو نەوتە قاچاقە وەردەگرن و بە پێی داتاکانیش لە ماوەی لە مانجی 2023 تاوەکو ئێستا 1 دیناری داهاتی نەوتکەونا ئەو نەوتە قاچاقە کە ڕۆژە بووە تا 300,000 بەرمیل نەوت بەرهەماتوە لەو چێلگانە هەمووی فرۆشراوە بەڵام دینارێک نەگەڕایەوە خەزینی حکوومەت. واتە فرۆشتنەوەی لە ڕێی سۆمەوا دەکات کە ئێمە ئەو حەقەشمان لە بۆ بگەڕێتەوە کە لە بەرەوە نەوتە هەر دەردەهێنرێت کە دەردەهێنرێت بۆیە باشترە لە ڕێی سۆمە و بفرۆشرێت بۆی کەەوە بڵێن حەقی ئێمە مسۆگەر بێت. بەڕێز هەندێک خاڵە یەکەم دەمەوێت لەبەرەوەی بەپێەوەی زوو 6 دقەمەما دواتر کە تاو دەکرێت بگەڕێنەوە ناو بڵێن جارش جۆینکەینەوە بەس من دەمێت ئەو چەند دقەی کەماوە بۆ هەندێک تێبینی بەکاری بێنم. خاڵی یەکەم فرۆشتنی نەوتی کوردستان کە لە دوای 2007 دەستی پێکرد بەڕاستی گورزێکی زۆر زۆر گەورەی لە هەرێمی کوردستاندا کە بۆ ئەوەی پشتی 170 کوردستان کە لە جێگیر کرابوو نەمێنێت هەرێمی کوردستان دووچاری داتاکانی دۆلار خەرج و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و ژێرخانی نەوتمان ساڵانە بە ڕێژەیەکی زۆر زۆر ئەو نەوتە دەردێندا و دواتر بڕێ تارێکی هەند کوردستان دەگەڕا بۆ خراپی عەقلەکان ئەو ئامانجانێکەوە حکوومەتی هەرێم دەیگوت ئێمە ئابووری سەربەخۆ بۆ مەسەلەوە بەکاردێنین داهاتمان زیاد کات پشتیوانی کۆمپانیای دەوڵەتیەکان لە بەرەوەی ئەو کۆمپانیانە لە وڵاتانی خۆیان دەستیان دەبا ئێمە دەچین سەر نەخشەی وزا و زۆر قازان دەکەن دەرکەوتەوانە هەمووی پێچاوانە بوو بەڵکو گەورەترین گورزشی لە هەرێمی کوردستاندا و وای کرد کە ئێمە لە ماوەی 10 ساڵ و 11 ساڵی ڕابردوو بەردەوام موچە بە شێوەیەکی خراپدا بکرێ و ئەو کێشانەی کە لە کێشە داراییەکان لە هەرێمی کوردستان و بەغدا وای کرد هەرێمی کوردستان لە ڕووی
اقتصادیشەوە زۆر بەرەو پاشەوە بچێت و جگە لەوەی کەوا وای کرد کۆمپانیەکان سوودێکی زۆر لە نەوتی کوردستان بین ڕێگاوبانی کوردستان بۆی ئەم تەنکەرانە هەمووی تووشی کێشە بوو و ژینگەی ئێستا دەبینین ئەو حاڵیتی و نەشیان توانی مەسەنە کوردستان خەنە سەر نەخشەی وزە وەک بەڵێنرا بوو نەتواندرا ئەو ئابوووریە سربەخۆی کە بەڵێنرا بوو کە وەزیری ئەو کاتی سامانە سروشتیەکان وتی ئێمە داهاتی هەرێمی کوردستان وا دەکەین سێقاتی ئێستا بێتەوەی کە لە بەغداوە لە بۆماندی بەڵام دەرکەوت نەتواندرا ئەمە نیوەی ئەوەش کە لە بەغدادات و ئێستاش ئەو داتانەی هەیە پێمان دەڵێت کە ساڵانە ئێمە لە 12 ملیار یعنی 2020 کە وەزعی نەوت زۆر باش بوو لە 12 ملیار و 422 میلیۆن دلار تەنها 5 ملیار و 709 میلیارد دینارمان لە ماواتە تقریبا نیوەی ئەو پارێ بۆ هەرێمی کوردستان بوو لە کاتێکدا ئێمە ئێستاکە ئەو پارێ ئەو بڕەنەوتەکە دەدەینە بەغدا وەک باسم کرد مانگانە 950 میلیارد دینار بڵێن لە بۆ بابەتی موچە دێت و ئەگەر جێبەجێ بکرێ و باسمان کرد نزیکی 300 میلیارد دیناری کەوەکو بودجێ و بەرهێنان دێ بێزگە لەو داهاتە ناوخۆش کە هەیە لە بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە تا بە هەموو پێوەرەکان ئەو ڕێککەوتنا لە قازانجی کوردستان بوو بەڵام لەوە قازانستر ئەوە بوو ئەو کات کە پرۆسەی دەرێنانی نەوت لە کوردستان دەستی پێ نەکرد بە بەڵکو هەرێمی کوردستان دەستی بۆ 1970 بگرتا بووە کە بەغدا بۆ ئێمەی دەنار کەوای دەکرد کە بەبێەوەی کەوایمە هیچ لە نەوتی خۆمان بەکار بینین ڕۆژانە ینی مانگانە و پارەی موچە و پارەی ڕۆژەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی بێت بەڵام گرێبەستەکان و ئەو شێوازە بەرهەمێنانی نەوتە لە ڕاستە دەرکەوت تەنها کۆمەڵی خەڵکی دەوڵەمەند کرد و کۆمپانیا گەورەکان لی سوودمەند بوون ئێستاکە ئەوان تقریبن ساحێباتی دەکەن ینی ئێستا ڕێکەوتنی ئێمە کە لەگەڵ بەغدادا دەنیشینوە کەرێمی کوردستان کۆمپانیەکانی دەتەنیشتمان واتە چیتر ئەو چێڵگانەی لە کوردستان هەن کە نەوتیان لێ بەرهەم دێت کە ڕۆژانە هەتا 300,000 و ئێستا دەبێت زیاتریشی لێ بەرهەم بێت کۆمپانیەکان شریکمان واتە ئەوان لەگەڵ ئێمە دادەنیشین لەگەڵ بەغدا دانوستان دەکەن بۆیە بەداخەوە یانی چۆن تەمشان پرۆسەیە دەکەیت زەرێکی زۆری بە کوردستان گەیاندەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو ڕێککەوتنە کە بە فشاری دادگای فیدرالی و دادگای پاریس بوو کە لە 2023 یەکلا بووە وا دەکات کە هەرێمی کوردستان ڕێککەوتنەکان خۆی جێبەجێ بکرێت زۆرێک لە سەقامگیری ئابووری لە کوردستان دروست بکات و پارێکی زۆر ومان لە 2.7 تریلیۆن دینارە لە بودجێ و بەرهێنان دەبێت بۆ هەرێمی کوردستان بنێردرێت و لە پاڵ موچەکەمە بە بڕیاری دادگای فیدرالی ینی جێبەجێ کراوە و حل بووە من نامێ کاتێوە زیاتر بگرم و ئەوەی کە لەلام بوو لەسەر ئاستە جیاجیەکانی ئەو ڕێککەوتنە هیوادارم ڕوونکردنەوەکەم دابێت و هەر پرسیار و سەرنجێکیش هەبێت خۆشحاڵ دەبم کە وەریگرم و بە پێی توانە وەڵامی بدەمەوە لەبەرەوەی تەماشای ئەو کاتی زوومەکەش دەکەم و خەریکە کۆتایی دێتەنا کەمتر لە خولەکەکمان مایە ئەگەر داخرا دەتوان دووبارە لە سەر هەمان لینک جوین کەنەوە واتە بێنەوە بۆی کە ئەگەر پرسیار و سەرنجەکە بێت بتوانین وەڵامی بدەینەوە دەست خۆش بێ مامۆستا